بسم الله الرحمن الرحیم. بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی باس و خواست، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خواتان لەبێ. خۆم بە شادومان و خۆشحاڵ دەزانم لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی باس و خواست لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویستدام و بە ئێوەی خۆشەویست و بەڕێز دەگەمەوە. خۆشەویستانم، تەوەرەی ئەمڕۆی بەرنامەکەمان باز لە جەژن و گرانی بازار دەکەین. هەر کاتێک ناوی جەژن دەبن، بێگومان ئێمەی بڕوادار، ئێمەی موسڵمان دوو جەژنمان هەیە ساڵانە، جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان، کە جەژن دێ بەردەوام شتێک بە بیر و هزرماندا دێت، یان لەگەڵ ناوی جەژنە یەکسەر ڕاستەوخۆ چەمچی گرانیش دێتە بەرگوێمان بەردیدەمان کە جەژن گرانی پێوەیە، بازار گران دەبێ، بازرگانەکان بازار گران دەکەن. دەمانوێت ئەمڕۆ لەم بەرنمەیەدا بپرسین بۆچی لە جەژندا بازار گران دەبێت، بۆچی لە جەژندا کە جەژن مای شادی و خۆشحاڵیە، مای فڕێدانی خەم و پەژارە و ناڕەحەتیە لەو چەند ڕۆژەدا، بۆچی دەبێ لەلایەن بازرگانەکانەوە ئەمە احتیکار دروست ببێ، استیغلال دروست ببێ بۆ ئەوەی بازار گران ببێ، بۆ ئەوەی خەڵک نەتوانێت شت بکڕێ، یان ئەگەر توانی شت بکڕێ بە سیعرێکی زۆر لەسەری بۆستێ. ئایا بازرگانەکان دەیانەوێ زەرەری یەک ساڵی ڕابردوویان تەنها لە جەژنەکاندا بکەنەوە؟ یان ئەمە بەڕاست نەریتێکی کوردانەیە، نەریتێکی موسڵمانانەیە، یان ئەم نەریتە لە چۆ هاتۆ؟ بە درێژایی مێژووی موسڵمانان ئەم نەریتە باو بۆ لە کۆمەلگای موسڵماندا کە جەژن دێ ڕاستەوخۆ گرانیشی بەدوادا بێت. لەوانەیە بەهۆی ئەوەی کە کاڵایە گران دەبێت، بەهۆی ئەوەی کە جلوبەرگە خۆراکە، یان ئێستا کە لە دەواازەی جەژنی قوربان داین، خەڵک دەیەوێت حیوانێک سەر ئاژەڵێک بکڕێ بۆی بیکاتە قوربانی. ئەگەر ئەو بڕەپارەی هاوڵاتی بەتایبەت لەم قەیران و بار و زروفە ناخۆشەدا کە خەڵک تەنگدەستە، جیرفانی بەتاڵە، بڕێک پارەی کەمی دانابێ بۆی بیکا بە قوربانی، بەڵام سیر دەکا ئاژەڵەکە گران بۆ بیکڕێ. لە بەرامبەریشدا قەسابەکان لەو ڕۆژانەدا بە سیعرێکی زۆر یان استیغلالکردنی پێوە دیارەکە لەسەریان گران دەکەن بۆ ئەوەی حیوانێکیان بۆ سەر ببڕن و جێبەجێکەن و پاچیکەن و بۆ ئەوەی ببەخشرێتەوە. ئەمەش جارێکی دیکە ئەگەر بهێنینە سەر ئەوەی ئەگەر کەسێک نەتوانێت جلوبەرجێک بۆ منداڵەکەی بکڕێت، نەتوانێت خۆراکی پێویست دابین کا بۆ جەژن، و نەتوانێت سەر ئاژەڵێک بەویستی خۆی بکڕێت بۆی بیکاتە قوربانی، ئەگەر فرۆشیارەکە ئەگەر بازرگانەکە ببێتە هۆی ئەمە، پێگونەحبار نابێ و تێکدانی شیرازی جەژن نییە، تێکدانی خۆشی جەژن نییە. پێویست نییە لە ئێمە لە جەژندا هەمومان بە دەوڵەمەند و هەژار بە بازرگان و کڕیار و فرۆشیارەوە هەمومان بەشدار بین. ئەم بابەتە بۆچی سەری هەڵداوە؟ ئەمە پەیوەندی بە حکوومەتەوەی، پەیوەندی بە بازرگانەکانەوەی، پەیوەندی بە شەراکەتی نێوان بەشێک لە بەرپرسەکان و بەشێک لە بازرگانەکانەوە هەیە کەم حاڵەتە ڕوودەدا، یان بەڕاستی ئەمە پەیوەندی بە خودی خێزانەکانەوەیە کە زیادەخۆری دەکەن، زیادە مەسرف دەکەن، ئیسراف دەکەن، دەیانەوێت زیاد شت بکڕن، بۆیە احتیکار و ئیستیغلالیش ڕوودەدا. میوانی ئازیز و خۆشەویستمان بۆ ئەمڕۆ بەڕێز مامۆستا محمودی ئازادی، زانای ئاینی. مامۆستاجان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاسی وژەکەین، دەستخۆشتان لێکەین لە بەرنامە و لە کارەکانتان. زۆر سپاس مامۆستاجان. سەرەتا بێگومان ئێمە تقریبا یەک هەفتەمان ماوە بۆی بکەوینە ناو جەژنی قوربانی پیرۆزەوە، کێچێکە لەو دوو جەژنی کە خوای گەورە کە موسڵمانان و بڕواداران هەیەە. دەمەوێت سەرەتا باسێکی جەژن بکەین، ینی بزانین جەژن چیە، دوجار دەچینە ناو تەوەری بەرنامەکەمان کە قسە دەکەین لەسەر ئەوەی کە جەژن دێ گرانی بازاڕی بەدوادادیان، احتیکاری هەندێک لە بازرگانەکانی بەدوادادێت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. من زۆر سپاس لە جەناب دەکەم بۆ سوال و بۆ پرسیارەکەت. بەڕاستی جەژن خۆی لۆغەی عەرەبیەکە یعنی عید. عید ئەڵێ بۆ پێڵێن عید چونکە ساڵانە ئەگەڕێتەوە، دووبارە دەبێتەوە، لەبەرەوەی پێ ئەڵێن عید. عید جەژنێکە دەربڕینی خۆشی و محبەت و خۆشەویستیە لە بینی خەڵقیدا. عید بریتە لەوەی کە مەثەلەن هەر ئینسانێک کە نیزاع و کێشەیەک لە بینیانە ببێ، لەو ڕۆژە بچێت
گرنی خۆی بە کابرا ئازارکە یا گەبرین گردنی تەرەف ئازارکە بۆی هیچ لە دڵیان نەمێنێ و دڵیان ساف و بێگەر دەربچێت. فڕێدانی ڕقین و هێنانەکای خۆشی و خۆشحاڵی خۆشەویستی محیبەت ئەمجا خۆی گەورە و میهرەبان کە یعنی ئەم کەونەی دانا و ئینسانی تیاکرۆ بە خەلیفەتیایە بۆ ئەوەی دروست کردووە کە ئەم ئینسانانە لە گۆی زەویە بە تایبەتی لە ڕۆژەکانی جەژنە یعنی ئولفەت و هۆگریان هەبێ بە یەکەوە محیبەت و خۆشەویستیان هەبێ بە یەکەوە دەرگای محیبەت لە یەکتر بکەنەوە دەرگای مەثەلەن خۆشی لە یەکتر بکەنەوە و هەوڵ بدەن بۆ ئەوەی کە بزانن دراوسێکەی یا خزمەکەی یا مناڵەکەی لە ڕۆژی جەژنا بەرنامەی جەژنیان نییە بۆ خواردن و خۆراک و هەنێ بابەت ئەم بچێت دەرگایان لێ بکاتەوە خۆلاسە هەندێک ینی بارگرانیان لەسەر سوکات هەندێ مەثەلەن تەرتیباتیان بۆ کا بۆ ئەوەی کە یعنی جەژنەکە بە خۆشی و بە شادی بەرنەسەر جەژن بریتیە لەوەی کە تۆ شادی و محیبەت و خۆشەویستی ببڕیتە دڵی دۆست ببریتە دڵی ئەهل و عائیلە و ماڵ و خانم ماڵ و منداڵ و خانەوادەت خۆشەویستی و خۆشی و محبەت بخیتە دڵی دراوسێکانت بخیتە دڵی ئەوانەی کە تۆ مەسەرەن دڵت لیان عاجز بووە یان ئەوان دڵی تۆیان عاجز کردووە ئەبێ جەژن بریتە لەوە جا بڕێزان بەخوا بۆ ئەم مەبەسە ینی بە تایبەتی ڕۆژانی جەژن کە داناوە بۆ ئەوەی چکە خۆی گەورە و میهرەبان بە تایبەتی لە جەژنی ڕەمەزانە چەندە خۆشە بێ لە مانگی ڕەمەزانە لە خەڵقی لە جەڕۆی جەژنە دوو هەندەی ڕۆژەکانی تر لە خەڵقی خۆش جەژنی قوربانیش بە هەمان شێوە تام جەژنی قوربان لە جەژنی ڕەمەزان گەورەترە لەبەرەوە قوربانی تیا ئەکرێ مەثەلەن حەجی تیا ئەکرێ مەثەلەن هەندێ بابەت و تەرتیباتی تیا ئەکرێ خوێنی تیا ئەڕێژرێ بۆ خوای گەورە خۆ بۆ معنا کە قوربانی تیاکرێت لە باقی جەژنەکانی تر گەورەترێکە جا لەبەرەوە ئەو ڕۆژی جەژنە خۆی گەورە و میهرەبان یعنی دەرگای مەغفرەت و لێخۆشبوونی خۆی کاتۆ بۆ ئەو کەسانەی کەوە دڵفراوانن لە هەموو ڕیەکەوە لەباری مادیەوە لەباری محیبەتەوە لەباری خۆشەویستیەوە دڵفراوانە لە بۆ خەڵکی جا بۆ من نمونەیەکە بۆی باسەکەم نێزاع و کێشەیەک لە بینی حەزەتی حەسەن و حەزەتی حوسەین نابوو یعنی قسان لێک دابڕی بوو دوایی بە حەزەتی حوسەین یاوت تۆ حەسەن برا گەورەتە بێ بچوو بۆ لای سەلامی لێ بکە و دەرگای محیبەتی لەگەڵا بکەرەوە ئەویش دوو شەی جوانی وتی من لە باپیرە من بیسوین لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە فەرمیەتی ئەگەر دوو نەفەر نیزاعیان ببێ کێشەیان ببێ کامیان لە پێشا بچێ بۆ لای ئەویان گەرمی خۆی پێ ئازادکە ئەمەیان لە پێشە ئەچێ بۆ بەهەشت جا من پێم ناخۆشە پێش حەسەن کەوم کە برا گەورەم بۆ بەهەشت جا بەڕاستی ئەبێ محیبەت ئاوها بێ لەبین یەکا محیبەت جا دوای حەزەتی حەسەن کە ئەمەی بیست ئەمجا هەسا ئەو کە برا گەورە بوو چوو بەلای برا بچووکەکەی و گەرمی خۆی پێ ئازاد کرد و لێ بوران لێ خۆش جا بەڕاستی ڕۆژی جەژن یعنی بەرنامەیەکە ئیسلام بۆی داناوە کە مەسەلەن دەرگای محیبەت و خۆشەویستی لەبین یەکا بکرێتەوە دەرگای کۆمەکی لەبین یەکا بکرێتەوە دەرگای مەثەل ئازادی لەبین یەکا بکرێتەوە خۆلاسە ئولفەت و هۆگری لەبین یەکا دروست بێ محیبەت لەبین یەکا دروست جەژن بۆ ئەوە دروست بووە بۆ پەرەپێدان و گەشەپێکدانی ئاشتی کۆمەڵایەتیە ئاشتی کۆمەڵایەتی بەرقرار بێ لە نێو مجتەمەع بۆی مجتەمەع بە خۆشحاڵی بژێ یعنی مەثەلەن هەر میلەتێک کە محیبەت و ئولفەت و هۆگریان لە ناوە بوو ئیتر ئەو ئومەتە ئەو میلەتە ژیانێکی بەختەورانەیانە بێ ژیانێکی پڕخۆشییانە بێ ژیانێکی پڕ محیبەتیانە بێ جا بۆیە مەثەلەن ئیسە تۆ ئەبینی بڵێن جەژن کە تۆ جەژنەکەی تماشاکەی مەثەلەن سفرە ئەڕازێنی تۆ جلی جوانەکەیتە بە تەرتیبات و ئەمانە وڵات تماشاکەی دراوسێکە نیەتی مناڵی هەتی و نیەتی بێوەژن نیەتی مثلا مناڵی بێسەپەرژ نیەتی کابرای فەقیر نیەتی ئەبێت تۆی لەو کاتا بۆ خۆتا بجیتەوە تۆ چۆن ئەمە پێخۆشە بۆ خۆت ئێ بۆ ئەویش پێت خۆش بۆ معنا وەرە کۆمەکی و یارمەتی خۆتی مەسەلەن بۆ بەرە تەرتیبات بۆ بکە بۆ ئەوەی کەوا هەست نەکا بە شکانی خۆی. زۆر سپاس مامۆستا ئەمە باسێکی جەژن بوو ئێمە تەورەی بەرنامەکەمان بابەتێکی تر ئەویش جەژن و گرانی بازار مامۆستا دەمانێت ئەمڕۆ باسی احتیکاریش بکەین ئەگەر بە کورتی شتێک باسی احتیکار بکەیت کە چەمچی احتیکار دێ احتیکار واتای چی دەگەێنێ؟ احتیکار بەحەقەت احتیکارێک کە حرامە معنا ئەوەیە تۆ شتێک کە پێداویستی ئەم خەڵقە بێت احتیکاری کە و هەڵیگری لە کاتی خۆیان نەیخێتە بازاڕ بفرۆشی هەڵیگری بۆ کاتی گرانی کە خەڵک زۆر محتاج و بە قیمەتی گران ویدەی بە خەڵقی احتیکار ئەمە پێڵی احتیکار یعنی مەثەلەن بێ احتیکار جعلێ لە قوتە ئەبێ
لە خوادەمەنیە ئەبێ لە مەسەل لەو شتێک کە خەڵک پێویستێتی لە هەر شتێک کە خەڵک پێویستی بالباقی سیلع و کوتاڵ و ئەسباب و وەسائل هەر کەسێک کە بریتێلەوەی کە تۆ احتیکاری پێ بکەیت و هەڵی بگری لە کاتی خۆیان مەسەل نێخیتە بازاڕ و بیفرۆشی ئەمە بەحقەدەمە حرام ئەمەسا حکمی احتیکار حڕەشەی گەورەی لە دەبێت زۆر بە کورتی باسی ئەو بکەیت حکمی احتیکار لە ئیسلامدا تا چەند ڕێگری لێکراوە تا چەند احتیکار مەسەلەن ئەمە حەدیثی پێغەمبەر هەیە دەربارەی حرامەتی احتیکار و ئاەتی قورئان هەیە دەربارەی مەسەلەن حرامەتی احتیکار و مەسەلەن یعنی قەول و عادەتی خەڵقیش هەیە دەربارەی مەسەلەی احتیکار کە مەسەل شتێکی خراپە شەرع بۆ احتیکاری حرام کردو لەبەرەوە زەرەری تایە بە خەڵقی ئینسانی نابێت زەرەر بە خەڵقی بگەێنێت چکە پێغەمبەری خوا ئەفەرمێ لا ضەرەرە ولا ضیرارە ئەبێ ئینسان نە زیان بە خۆی بگەێنێ زیان بە خەڵقیش بگەێنێ بەڵام ئەمیتی احتیکارە کە تۆ ئەیکەیت ئەم شتەکەەوە هەڵەگری لە کاتی خۆیان ناخیتە ناو بازاڕ و هەڵەگری بۆ کاتی گرانی بەحەقەت ئەمە پێڵی احتیکار ئەمە شەرعەن ئەمە حرامی کردووە جا پێغەمبەری خوا ئەفەرمێ عەلەیهی الصەلاة والسەلام لا يحتكر إلا خاطئ ئەم حەدیثە ئیمامی مسلم ڕوایەتی کردووە ئەفەرمێ لا يحتكر إلا خاطئ يعني مثل احتكار ناکە إلا کەسێ نەبێ کە بێ بچێتە ناو گوناه و خۆی گوناهبارکە و خۆی تاوانبارکە یعنی هەر ئینسانێک کە احتیکارکە ئەوە ڕێک جملەتەن ئەچێتە ناو احتیکارەوە ئەمجا لەبارەی احتیکارەوە وەکوتمان زەرەری تایە بە خەڵقی احتیکار ئەوەی هەندێکان لە قوتا بێ بەڵام هەندێک لە عولەما و ئەکثەری زانان و ڕەئی جمهوری عولەما احتیکار لە هەموو ئەو شتانەیە کە خەڵکی پێویستی پێیەتی ئیتر مەثەلەن بڵێن تۆ وەرە لە ئەوانەیە کە پێداویستی مەسەلەن جلوبەرگە یا پێداویستی خواردنە یا پێداویستی مەسەلەن وەکو بڵێن بەنزینە یا نەوتە مەسەلەن یا هەر شتێک هەیە کە پێویستی ئینسان کە ژیانی مرۆڤ پێویستێتی پێویستی پێ بێ ئینسان بێت و احتیکاری کا و هەڵی بگرێت بۆ کاتی تەنگانە و لە کاتی تەنگانە بیخاتە بازاڕ و بیفرۆشێ بەگران ئەمە پێڵێن احتیکار و پێغەمبەری خوا هەڕەشەی لێ کردووە قورئانی پیرۆزیش هەڕەشەی لێ کردووە حتا نەگەوە يعني جمهور علماء لسرون احتكار نقل لو شتاني كبيويسي ببشريته بإنسانية هي حتى احتكار لو شتاني كبيويسي بحيوانات وأجريش هي دوزارج حيواناتيش بيويستي جيان بيويستي جياني مروفة حيواناتي وكو إنسان بيويستي بجيانا أبيتو جياني شون إنسان راقري أبي جياني حيواناتي رابقري يعني أو شتي كبيويستي بحيواناته براسي أبيتو يعني مثلا بشوازك باش بيخيت ناوبازو نابي احتكاري أو حتى زردان لحيواناتيش أما حرام وقدغية لبرأوا بيش شوازي مدرسنية مثلا هالي بقريد أما اشتيك كخلقي محتاجين من ربوتي هالي بقري اشتيك كخلق محتاجين به هيج مشكلة ما نية لوا يعني كابرا بوين افرش هالي يقدر دواي كاتك محتاج يعني بيبو بيخاتب بدس يعني بيخاتب بازار زور باشا ما مستا دمي باسي او بكين بوتي يمي مسلمان كجرجندي راستو خو اشتيك بذهن من داده ك بەڕاستی بازوو شت بکڕین لەبەرەوەی بۆ جەژن شت گران دەبێ ئەم گرانیە لەکوێی ئەنی لە کاتێکدا ئێمەی موسڵمان وەکو بەڕێز ئاماژە پێ کرد قورئانی پیرۆز فەرمودەکانی پێغەمبەر زانایان هەمویان کۆک لەسەرەوەی کە هەموو باسی کراوە کە احتیکار شتێکە لەگەڵ عەقلی سەلیمیشدا ناگونجێ احتیقاد لەگەڵ ئاین و اعتیقاد و بیرباوەڕمان ناگونجێ بۆچی ڕاستەوخۆ شت گران دەکرێت ئەمە ئەوەیە کە پەیوەندی ڕاستەخۆ بە بازرگانەکانەوە هەیە بازرگانەکان ینی بۆ ئەم حاڵەتە لە نێو کۆمەلگایەکی مجتەمەعیش مسلماندا ڕوودەدا والله بەحەقەت ئێمە وەکو باسمان کرد هەشتێک زەرەر بە ئینسان بگەینێ مە حرام و قەدەغەیە و پێغەمبەری خوا کە فەرمێ لا يحتكر إلا خاطئ مثلا معنای ئینسانی مثلا عاصی ئینسانی ئاثیم ئینسانی گوناهبار ئەو کارانە ئەکا یا ئێمە بەلامان وایە یعنی هەر میلەتێک کەوای لێ هات لەباتی ئەوەی کەوا هەرزانی و خۆشی و بەختەوەری لەناو میلەتا بڵاو کاتەوە بێ پێشەوانە یعنی مەثەلەن گرانی و مەثەلەن نەهاتی و قات و قڕی لەناو خەڵقا بڵاو کاتەوە بەحەقەت ئەوانە بەرهەڕەشەی پێغەمبەرەکەون عەلەیهی سەڵاتو وسەلام و معنای وایە ئەوانە یعنی دوورن لە یاسای ئیسلام و ئەو یاسا و ڕێسا و قانونی ئیسلامە کە بۆمان باسە کات کە بێ موسڵمان لە کات چۆن بێ ئەوان دوورە پەرێزی لێ ئەکەن بەڵام بە پێشەوانەوە لە هەندێک وڵات ئێمە ئەبیسین بەڕاستی لە کاتی جەژنە شت هەرزانەکەن مەسەلەن حتا هەندێک ماڵ کە بزانن فەقیر شتیان بۆ ئەبەن مەسەلەن بۆ ئەوەی کەوا ئەو فەقیرە یا ئەو هەژارە هەست بە هەژاری و هەست بە هەست
بە فەقیر و هەژاری خۆی نەکات ینی کۆمەکی و یارمەتیان بۆ ئەبەن جا لەبەرەوە ینی ئەوانەی کە مەسەرەن لە کاتی ئەوها پێویستە ئەچن بڵێن لە کاتی جەژنەکانە یا چەند ڕووی پێ جەژن گرانی ئەەکەن بەڕاستی ئەمە ینی بە حەدیثی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام بە ئایەتی قورئانی ئەمانە لە ناو تاوانە ئەتلێنەوە لە ناو تاوانان و ینی ناو گوناهە خۆیان ئەتلێنەوە جا لەبەر ئەوە هەر کەسێ ئەو کارانە بکە بەحەقەت ئەوە ئیسلام بە گوناهباری دادەنێت و بە تاوانی دادەنێن و ینی ئەوەش کە واکەن هۆکارەکەی ئەوەیە کە بەحەقەت لە ئیسلام نەگەیشتون ئەگەناگە لە ئیسلام بگات ئیسلام ینی ئاشتی گەرەکە بۆ خەڵکی محیبەتی گەرەکە بۆ خەڵکی هۆگری خەڵکە بۆ گەرەکە بۆ خەڵکی مەسەلە کۆمەکی و یارمەتی خەڵکە گەرەکە بۆ خەڵکی ئیسلام بە هەموو نەواحیەکانیەوە بەختەوەریە بۆ خەڵکی نەک ئەوە مەسەلەن تۆ لە باتی ئەوەی بەختەوەری بێ قاتوقڕی بخەیتە ناویان گرانی بخەیتە ناویان هەژاری بخەیتە ناویان مەسەلەن بە تایبەتی لەم کاتی قەیرانی داراییە ئەبێ مەسەلەن بازرگانەکانمان بەڕاستی تەواو لە 100% حتا شتێکی کەم لە قازانج بۆ خۆیان بێنەوە حتا هەندێک بابەتی خۆشیان لەم ڕۆژای جەژنە حەق وایە بە ینی مایەکاری بفرۆشن نەک ئەوە قیمەتێکی زۆری بخەنسە کە خەڵک پێیان نەکڕێ حتا ئەگەر کەسانێک هەبن کە خۆیان خاوەن مەسەلەن دەوڵەمەند بن و خۆلاسە ینی کیاسەی باشیان هەبێ حەق وایە ئەوانە زیاد لە سەرمایەکەش بێنە خوارەوە بۆ ئەوەی کەوا بەدەم خەڵقیەوە بڕۆن و بەدەم هەژارانەوە باڵی بەخشندەیی بکەنەوە بە ڕووی خەڵقیە. مامۆستا بۆچی ئێمە کە لە ناو مسلمانان کۆمەڵگایشی مسلمانداین خەڵکەکەمان زۆری نێ مسلمانە لە ناو جەژندا کە بۆنێکی ئاینیە بۆنێژی کوردانەیە احتیکار سەر هەڵدەدا گرانی سەر هەڵدەدا بەڕاستی ئەمە یعنی دەردێکە بزادەمی زۆر دەمەوێت قسە لەسەرەوە بکەین بۆچی سەر هەڵدەدا بۆچی ڕەجی داکوتاوە بۆچی لە لای یەک بەیەکمانەوەی کە وتیان جەژنە پێمان وایە کە دەبێت ئیلا گران بازار گران ببێ یعنی ناکرێت ئەم حاڵەتە پێچەوانە بێتەوە ناکرێت بازرگانەکان ئەمە ینی ئەمە نەگرنە بەر والله ئەلبەتە ینی بەحەقەت وەکو باسمان کرد یعنی ئەوە دووربوونە لە دین تێنەگەشتن لە ئیسلام تێنەگەشتن لە قانون یاسا و ڕێبازەکانی ئیسلام بۆیە ئەوە دەچەکەن بەگرانی و شت لە بەگران ئەفرۆشتنەوەی لا ئەوانەی کە ڕێبازی ئیسلامیان گرتوێ ئەو بازرگانانە بەحەقەت لەو کاتە نان ئەو کاتانە بەهەل و بە فرسەت بقۆزنەوە بۆ ئەوەیەوە شتی تیاگرانکەن و کابراژم مسۆگەرە بێ شتەکە بەگرانی ئەکڕێ یانچە قەرزەکە و بە قەرز ئەیکڕێ بەگرانی بەحەقەت ئەمە شتێکی خراپە ئەمجا بەحەقەت ئێمە یەکشی تریشمانەیە ینی داوا لە مسلمانانەکەین کە مسلمانانیش ئەو ڕۆی جەژن هین نەکەن باری قورس لە خسەر خۆیان قورسکەن و بچن قەرزکەن و شت بکڕن و جا من دەبێت بە تایبەت قسە لەسەر ئەمە بکەین بۆچی یان بڵین پێدوانیە کە بەشێکی ئەوەی کە بازرگانەکان شت گران دەکەن یان بازار بە عام گران دەبێت پەیوەندی بە خودی کڕیارەوەیە کە ئیسراف دەکەن یان داواکاری تەڵەبیاتیان زیاتر لەسەر شتەکان هەموو کڕین و ینی هەموو هەوڵێکی خۆیان بۆەوە کە لە ڕۆژی جەنجەندا ماڵەکان زۆر ڕازاوە بێ ماڵەکان شتی جوان و خواردنی خۆش و ئەمانەی تیا بێ ناکرێ ئەگەر خواردنی خۆشی دەخۆن و لە جەژندا شتێکی زۆر باشە خواردنی خۆشتن بەڵام زیادە ڕووی تێدا نەکرێت لە جلو بەرگایە لە خواردندایە لە هیچ شتێک لە کڕینی پێویستەکان بڵا لە حەقەتە یعنی کو باسمان کرد یعنی ئێمەش بۆ خۆی هاندەر نییە بۆی کە بازارگران بێت ئەوەش خۆی بێتە هاندێرێک بۆی کە مەسەن تاجر بازرگانەکان شت گرانکەن تۆ ئەگەر مەثەلەن یعنی نەچی بەدەمیەوە قەیچێکە با ئەو جەژنە من ئەو هەندێک لەو بابەتانەم نەبێ قەیچێکە مەسەلەن تماشاکەی شخصی وا هەیە فەقیرە بەس جلوبەرێکی جوان نییە بەڵام بەڵێ بخوا بۆ جەژنم جلە عیبە ئەچی جلوبەری قارەقە زەکا و جلوبەرێکی تر ئەکڕێ مثلا ینی خۆی ئەڕازێنێتەوە کچی کوڕی مناڵی لە کاتێکدا عیبە زیادەڕۆییە زیادە ئیسرافیە زیادەڕەویە ئەم جارە زیادەڕەوی ئیسرافیەتیش ئەمە شتێکی زۆر خراپە قورئان هەڕەشەکە إن المبذرين كانوا إخوان الشياطين ئەوانی کە تەبزیرەکەن و زیادەڕەویەکەن لە هەر شتێک حتا لە خواردنیشە زیادەڕەوی بکەی لە جلوبەرگا زیادەڕەوی بکەی لە هەر شتێکا زیادەڕەوی بکەی ئەوە يعني مثلا قرآن بمبذري داني يعني مثلا بزيادة روي داني زيادة رويش قرآن نازناوي كدون براي شياطين براي شيطان أو كساني كزيادة روي أكن أما بس هذا الروي دنيا شوا
بە بارگرانی ینی ئەو بە بارگرانی بۆ سەرژانی خەڵک ناشکێتەوە کابرا پێویستی هەر پێویستێک زیاد بکرەوە لە سەری بێ بە قەرز 2000 پێویستی ئەم قەرزە بداتەوە یان بەردەوام کە چاوی بە کابرای بەرامبەری دەکەوێت کە قەرزی لەسەر و دەزانێت قەرزەکەی بۆ شتێکی سەرەکی قەرز نەکردەوە بۆ حاڵەتێک یان بۆ زیادە ئیسرافی کردووە ئەمەش بۆ خۆی بارێکی دەرونی قرس ناخاتە سەرشانی ئەو کەسە وەکو باسمان کە شریعەتی ئیسلام کە هاتووە ڕێگەی تەعامل و معاملە و هەڵس و کەوتی ناو خەڵکە دیاری کردووە هەموو مخوا حەڵاڵی بۆ دیاریکردن و حرامیشی بۆ دیاری کردوین جا ئەبێ ئێمە ڕێگە حەڵاڵەکان بگرین ڕێگە حرامەکان نەگرین مثلا تماشا بکە بۆ خوای گەورە و میهرەبان یعنی مثلا ڕێگەی حەڵاڵ و ڕێگەی حرامی بۆ دیاری کردوین هەتاوەکو ئەم جەوە کە تایە ئەژین جەوێکی محبەت و خۆشەویستی بێ جەوێکی مولائم بێ هادی بێ جەوێکی هادی بێ جەوێک بێ کە مثلا خەڵک تایە بە خۆشی و بە بەختەوەرانە تیا بڕاو تیا هاتوو چوو بکە یعنی تۆ تماشا بکە خوای گەورە و میهرەبان لە ئاەتێکە باسی ڕیباکە ئیسلام ڕیبای حرام کردووە لە قورئانە فێ وأحل الله البيع وحرم الربا ڕیبای حرام کردووە یعنی سوود ئەمجا لەبەر چی ئەمە ڕیبای حرام کردووە لەبەرەوە تا خەڵکی لە حیات و ژیانێکی بەختەوەریە بن چونکە کە تۆ کابرا ڕیباکە وەختێکە زانێ سەر و ماڵیشی تیاچێ مەبەستمەوەیە خوا ئەم یان بابەت تێشکەی مامۆستا بابەت تێشکەی حەسەن ئەوەی بابەتەکەی ئەوە نییە بەڵام بابەتێکی تری کڕین و فرۆشتنی حەڵاڵ ئەوەیە کە مادە لە دەستا و دەست بکە و بێ و بڕوا و هەمویان لێ سوودمەند بەڵام سوود وەرگرتن تەنها لایەنێک لێ سوودمەند دەبێت ئەوەیە مەبەستەکەم ئەوەیە شخص وایە لە ڕۆژی جەژنە بۆ ئەوەی کە مەثەڵ جەژن کە ئەچیشیەکە ئەچێت 10 گەڵا قەرزەکە بەڵام 12 گەڵا ئەداتەوە بە کابرا تێگە یعنی ئەوە سوودە ئەوە ڕیبایە یعنی مثلا من بیستومە شخصی وا بووە بە ڕۆژێ بخۆ ماوە سەعیبێتە سەر و پاکشت پارم ناتێ بە قەرز ئەچم لە فلانە بانک ئەو نەپارە قەرزەکەم بۆی کە جەژنەکەی خۆم و ماڵ و مناڵم بە خۆشی بەرمە سەر بە حرام وتم کاکە تۆ جەژن بۆ خۆشی و محبەت و ئولفەت و هۆگریە تۆ بەمە خۆ دەخیتە ناو حرام و یەک دووبارە قەرزاری ژەبیت بۆ خۆت قەرزارەکەیت هیچ پێویست ناکە بۆکەی تۆ شتێک دێ بیخۆ و تەرتیباتی تۆ پێویست بەوە ناکە جار بە حەقات بوتم ئیسلام ئەم حیاتی دروست کردە بۆمان کە حیاتێکی بەختەوەرانە و حیاتێک بێ کە لێڵی و مەسەرەن گەندەڵی تێکەڵ نەبێ حیاتێک بێ کە بغز و کینەی تێکەڵ نەبێ خوا بۆ ئەمە دروست کردوین ئەمجا مثلا تماشاکەی لەبەر خاتی ئەوە خوای گەورە و میهرەبان ئەم مەسەرە ڕێگە چاکەی بۆ دیاری کردوین یەکێتر لەو ڕێگان کە فەرمێ إن الذين يأكلون أموال اليتامى ظلما إنما يأكلون في بطونهم نارا وسيصلون سعيرا هواية أشياء مالي هتي وأخوة يعني أكو جزو مازو إخوة أفرمي قرآن أواني كمالي هتي وأخوان هو مثلا أكو آجرو تشليسي آجر بخلنا سكو درونيا نوا ولا الروجي قيامة إخوان خاتنا وأجريد وزخوا أهدي توججن بوكنا وكمحبته خوشي بلا كده نقبشي مالي هتي بينيو بیخۆیت و بۆی عاقبەتی خۆشت خراپکەی لە بە حەقات ئیسلام بۆیە هاتووە کە مثلا خۆشی و بەختەوەری لە ناو خەڵقا بڵاو کاتەوە بۆ ئەو بۆ کە لە ناو خەڵقا هەرزانی بێ لە ناو خەڵقا محیبەت بێ لە ناو خەڵقا ئولفەت بێ لە ناو خەڵقا هۆگری بێ ئیسلام بۆ ئەو هاتووە ئەم ڕێگانیشی بۆ سالکردوین لەبەرەوە خەڵکی لەسەر شێوازێکی باش بڕوا و شێوازێکی باش ئەنجام بدات زۆر باشە مامۆستا کاتێک بازرگانێک شت گران دەکا عیلەیەکیش دەیان هەوێت جلوبەرگ و خواردن و پێداویستەکانیان بۆ جەژندابین بکەن بۆ نمونە هەر ئەگەر خێزانێک نەیبێ وەکو دەڵێن ئەضعف الئیمانەوەی کە هەر بۆ منداڵەکانی شتێ بکڕێ گەر بۆ گەورەکانیش نایکڕێ ئەگەر نەیتوانی پۆشاک و پێویستی و خواردن بۆ منداڵەکانی دابین کەیان لە ڕۆژی جەژنابیان بە بۆ شوێنێک و تۆزە دڵیان خۆشکە بەهۆی گرانکردنی شتەکانەوە لە کاتێکدا جەژن بۆ خۆی مای یعنی خێر و خۆشی و ئارامی هەموو ئەو پشتانەی بەڕێزت باسکردن نابێتە مای ئەوەی کە خێزانەکە باوکو دایکەکە ناڕەحەت ببن بۆ منداڵەکان نیگەران بم و قەڵس و ڕز بن لەو بابەتە لەو حاڵەتە ئەمەش لەلانی دەرونی کاریگەری هەیە لەسەر عیلێ کەواتە تۆ خێزانێکت مەحروم نەکردووە لەوەی کە بەشدار بێ لە خۆشی جەژن ئەمەش خۆی ڕێگە پێدراوە بەڵێ بڕوانە ئەوە شینێکە کەسێک کە بەم شێوازە ئەم گرانیە بکە بزانە چا ڕەشێکی پێغەمبەر هەیە لەسەری بەڵێ يعني گەورەترین هەڕەشەی پێغەمبەر عەلەیهی سڵاو ئەفەرمێ من احتكر طعاما 40 ليلة فقد برئ من الله تعالى وبرئ الله منه هەر کەسێک مثلا بۆ ماوەی چ ڕۆژ گرانی بخاتە ناو خەڵکەوە
بۆ معنای شتێکی هەیە احتیکاریکە لە کاتی خۆیانی خاتە بازارەوە یان شتێک بە گران بفرۆشێ لە کاتی مثلەن بڵێن جەژنەکانە لە کاتی پێجەژنە هەرزانەوە لەو ڕۆژا بچێ گرانیکە ئەفەرمی ئەوە ئەم ئینسانە لە خوا بەریە و خوش لەو بەریە یعنی خوا تەبەڕای لێەکە ئەڵێمە عەبدی ساڵحی من نییە جا هەر کەسێکی خوا لێ بەری بوویتە معنەیەوە ئەو ئینسانە لە ناو خلاصە ناڕەحەتی ژیان ئەتلێتەوە و هەروەها لە ناو ناڕەحەتی قیامەتیشا ئەتلێتەوە جا لەبەرەوە ئەمە یعنی شتێکە هەر کەسێک لە ڕۆژی جەژنا بەتابەتی لەم کاتێک کە قەیرانی دارایی هەیە یعنی ئەو تەرتیباتە بکە بۆ معنا گرانی بکە بە حەقەت ئەوە هەم زوڵم لە خۆیەکە هەم زوڵم لە خەڵقی ژەکات يعني والظلم ظلمات يوم القيامة هر كسي هر سم ظلم بكا أبيت تاريخ هاي بولا رجي قيامتها إمجا قرآنيش حرش أكا لظالم ألا لعنة الله على الظالمين خوا لعنتنا في كل الإنسان ظالم يعني هر كسي كأو قرانية بكاد بروبروي خلقي هو بظالم حسيبه ظلم اللي خلقتها ظلمش يعني اشتكي نايسايا وقرآن بينا خوش بيكمان بەهۆی احتیکار بەهۆی گرانکردنی کەلوپەل بەهۆی گرانکردنی بازار نوعێک لە ڕق و قینە لە نێوان خەڵکی بەعام و لە بەرامبەر بازرگانەکان دروست نابێ ینی بۆی نییە ڕۆژێ لە ڕۆژانەم خەڵکە کە نیگەران بێ لەوانە بیهەوێ لە بازرگانەکە زەربەیەکی لێبدا بیهەوێ شکستێک بە ماڵەکەی بێنێ بیهەوێ گرفتێک بۆ سەرمایەکەی و بۆ بازرگانێکی دروستکە ینی ڕق و قینە لە نێو کۆمەلگا و لە مجتەمەعە بڵاو نابێتەوە ئەمەش بۆ خۆی تێکدانی شیرازەی ژیان و ئاشتی کۆمەڵایەتی نییە بە حەقات ینی احتیکارکردن یاخۆ شتگرانکردن بەڕاستی ئەوە ینی سەرچاوەیە بۆ ئەوەی کەوا بغز و قینە لە دڵی خەڵکییا دروست بێت ئەمجا بغز و قینەی کە لە دڵی خەڵکییا دروست بوو جارێ دوعای شەڕ لە دڵیا دروستە بێ بەرامبەری جا دوعای شەڕ مەسەلەن يعني تيريكا لا تيري قلة خراب تيريكا جابوا يالن شخص شولايك خليفي عالم يقبو خليفي إسلامي كان يسوي أزيتي بعد ذي أميش بي وتبو بخوا الدم بتيري شو الدم بتيري شو وتي الدم بتير وتجاتو شلون توان بيته بتير ينتيرو كوانم تيجري من أول شو 10,000 حرسم هي وتي نعدم بتيري شو وتي ورا من بدي تيري شو ناقرب الله يعني لشوا وتي دعاء نزادكم لشوا دعاء ليكم وتيري شوا تيري شويش الرواوجي خوي اقري يعني زوتري جال بروا او تاجرانك او كارانك بحق يعني ظلمك كظلم ينكر او اني كاشتكان بقران في فروش دعاء شر يعني ليكن كدعاء شر يعني ليك الأوان بخويا نازان تيركي شو أشياء لهناويان تيركي شو عدالة جقريان لبر أوانيش بوقرانيك اشتكى فروشن إلا روجيك ديت إفلاسي رويان تيبكات روجيك جاي رويان تيبكات روجيك نراحتي رويان تيبكات يان نخوشي رويان تيبكات أو باري لو نخوشي أصرف كان إما بينيو معنا زور كسب وبينيو معنا شتي زور بقران فروشتوا كابرا مجبور وكريتي للدعية هاتو تأملاو شوتو مالو منالي كل باتي دعاء خير كان دعاء شر كل كابراي بايع منال كاني بري دعاءان كدوا جنو منال كي دعاءان كدوا باوري اعتبار من ما يعني اشتوان بينيوا بس او الشخص او ثاني فروت اخوات توشي دديكي كدوا سردو سامان ومالكش الى بيناوي الروي لو انا داوي هاوكاري اللي خلشيش كرد بي بوي نخوشكي في سار سركه وخا زور بو مثلا باريس فتكشي نبو كاوا دوله منجم باريس فتش بلا دواي جهل بروا أبي مثلا إما مشجاري من هي لبو خلقي تاجر وبازرجان أمر جانا نقوز نوابو أوي كواب شد بقراين تياب فروشن بلكو بس شل بقيمتي خوي بفروشن مثلا شوازك بك قراين لنا وخلق بلاو نبتو بتابتي لم كاتي قيرانا ما مستا ججني قربان يشيك لسيما و شتا دياركاني قرباني كردنا لا وكو شتكاني تركا گران دەبێ کە لە عادا لە جەژنی قورباندا حەیوان و ڕەشەوڵاخ و ئاژەڵ بە تێگڕا گران دەبێ کەسێک دەوێت قوربانێک بکە تۆ بەهۆی ئەوەی کە گرانت کردووە کابرا ناتوانێت قوربانێکی بکە دیسان ئەمە مەحرومکردنی نییە مەحرومکردنی خەڵک نییە لە قوربانیکردن کە قوربانی بۆ خۆی دڵخۆشکردنی کۆمەڵە ماڵی فەقیر و هەژارە بەوەی کە لەوانەیە لە ساڵێکە
تەنها چاوەڕوانی جەژنی قوربان بێ کە بۆ یەکجار گۆشتی حیوان بخوا گۆشتی حیوان بچێتە ماڵەکەیەوە ئەو کەسەی دەبێتە هۆی ئەو بازرگان و تاجیری دەبێتە هۆکارەوەی کە کەسێک نەتوانێت قوربانی بکە محرومکردنی خەڵک نییە لەو خێرە و دوای ئەوەش کە شتێکی پێ بگا بۆی بیخوا فەقیرێک باسم کرد بە حەقاد ینی حەدیثەکە یا ئاەتەکە عامە هەموو یەکرێتەوە ئەمە مەسەل ئەو کەسانی کە بە تایبەتی کە چۆیارن بۆ معنا مەتەل لە حیوان و ئاژەڵیان هەیە ئاژەڵ بەخێوەکەن بە تایبەتی کە ڕۆژی جەژن هات پێش جەژن چن مەسەلەن حیوان کردووە هێڵن بۆ ئەو ڕۆژە یێنن ئەو ڕۆژە بە هەلوفتە دەزانە بۆی کەوا مەتەلەن بیفرۆشن بە قیمەتی گران ئەوانیش هەربەر ئەم هەڕەشانە ئەکەون جا لەبەر ئەوە یعنی مەسەلەن هەم و ئەبنە هۆکارێک بۆ ئەوی خەڵکی هەندێک خەڵک لە قوربانیەکە بگەڕێت هەندێک کەس دەوڵەمەندی گوێ پێ نادا و مەسەل شخصانەکەن فەقیر حەزەکەن قوربانی بکەن بەڵام دەسەڵاتیان نییە لەبەرەوەی کە گرانە لە سەریان لەبەرەوە ئەوەش ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کەوا ئەو شخصە مثل قوربانیەکە نەکات کە قوربانیکردن لە خوێن ڕشتە یەکێکە لە شەعائیرەکانی دین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە ساڵی حەجەتول الوداع 100 وشتری سەر بڕی 63 وشتری بەدەستی خۆی سەر بڕی و باقیەکەی دەست حەزەتی عەلی سەر بڕی یا سبحان الله ئەڵێ ئەو وشترانە کە پێغەمبەری خوا سەری ئەبڕین ئەڵێ یعنی ئاخر تۆ لە شوێنێکە حیوانێ سەر ئەبڕی حیوانەکانی ترێک ڕاکەن کە حیوانێ بەسەر بڕاوی ببینن خوێنان بەدەسەوە بەڵام ئەڵێ ئەم وشترانە کە یعنی ئەڵێ شانیانە لە وشتەکان و دڕی بە وشتەکانی ترەیە ئەوانی دواوە کە زوو بگەنە تێغەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەها بزانە یعنی ئەوانە حیوان حەزیانەکە بگەنە تێغەکەی پێغەمبەر ئێمە ئینسانی تماشاکەی لە تێغەکەی پێغەمبەر ڕاکەین کە ئەمر و شەریعەتەکەیەتی جا بەڕاستی ئەبێ ئێمە یعنی خۆمان بگەینە تێغەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یعنی خۆمان بگەینە ئەو شەریعەتەی کە پێغەمبەر بۆمانی هێناوە بەو معنا ئێمە ئینسانانێک بین تعاملمان لەگەڵ خەڵکیا چاک بێ لەگەڵ ئەفرادی خەڵکیا باش بێ ولا تعاملمان بەخوا بێ لەگەڵ حیواناتها باش بێ لەگەڵ ئاژەڵا باش بێ لەگەڵ هەچی مثلەن ئەو زینەوەرە لە کوڕی زەویە ئەبێ لەگەڵ یا باش بێ مامۆستا قەسابەکانیش لە بەرامبەر سەربڕین و چاکردنی سەر ئاژەڵێکە لەو ڕۆژەیە لە ڕۆژانی تر لەوانەیە خەڵک بانجیان نەکەن تا حیوانێک سەر دەبڕن لەوانەیە ماوەیەکی پێ بچێت چەند ڕۆژێک چاوەڕێ بکەن بەڵام لەو ڕۆژەیە کە خەڵک پێویستی بە قەسابەکانە دەچەند سەری دەبڕن ئەوانیش سعری سەربڕین و تەرتیبکردنی گران دەکەن وڵەجە ئەوانی بە حەقەت مەثەن لەو گوناها هەر بەشدارن یعنی مەثەلەن گوناهیان ئەگاتێ لەبەرەوە یعنی ئەو پارێزیان نابێ بسێن خۆی نرخ و قیمەتەکەی خۆی چەندەیە هەر ئەو نەوەربگرن ئێتە مەسە زیادە ڕێوی نەکەن لە مەسەلەن کرێی سەربڕینەکە ئەگەر زیادیان کرد ئەوانی بە حەقەت وەکو محتەکری حسابیان بۆ ئەکرێ هەر شتێک کە زیادە ڕەوی تیان کرا یان زیادە قیمەتی تیان کرا بەڕاستی ئەو شتە یعنی مەثەلەن لە ئیسلامە قەدەغەیە و ئیسلام پێ ناڕازیە و هەر کەسێ ئەو کارانە بکە بە حەقەت ئەمجا ئەو کابرای قەسابەکە ئەو بەگرانەکە سەدەبڕێ ئەویش ئەکەوێتە بەر ئەم هەڕەشەی ئەم حەدیثانە و ئەکەوێتە بەر هەڕەشەی ئاەتەکە و ئەکەوێتە بەر هەڕەشەی دوعای شەڕی کابرا مەثەلە خاوەنی حیوانەکە لەوانەیە پارەکەی دات بەڵام لەوانەیە دوای خۆی دوعای شەڕی لێ بکە کە پارەی زۆری لێسەن ئێمە ئامۆژگاریمان هەیە بۆ ئەو برا قەسابانە کە بە پارەیەکی گونجاو و بە نرخێکی گونجاو حیوانەکە بۆ خەڵکی سەر ببڕن تا خەڵک دوعای شەڕیان لێ بۆی خێریشان بۆ بچێ بەڵکو دوعای خێریان بۆ بکەن و خێریشان بۆ بچێ زۆر باشە مامۆستا بازرگانەکان وەکو بڵێ ئەو ساڵی کە ڕۆیشتووە بە دەرفەتی بزانن هەموو ئەو زیانانەی کە لە ساڵەکەدا کردویانەیان فرۆشیان کەم بووە لە یەک ڕۆژ لە دوو ڕۆژی جەژندا هەمووی قەرەبوو بکەنەوە ئەمە کارێکی دروستە کە دێنە شتەکانێک گران دەکەن بۆەوەی پیان وایە هەموو قازانجی ساڵەکە تێ هەڵبێننەوە ئەوە مەسەلەن کارێکی گوناهە و ئینسان بە حەقەت ئەگەر کارێکی کشت مەسەن بازرگانێ بۆ شتێکی فرۆژە بێ بە قیمەتی خۆی بفرۆشێ نابێ زیادە ڕووی کا لەسێ نابێ زیاد بخاتە سەری مەسەن بە قیمەتێکی عادەتانەی خۆی بیفرۆشێ بۆ ئەوی خەڵک نەکەوێتە ناو زەرێکی گەورەوە ئێستا مەسەلا من بیستومە مەسەلە شەخص بووە یعنی هاتووە مەسەل لەوانەیە کە ئابا دادن ئابا نییە بۆ فرۆشتن لەسەر ڕێیا وتێم ئابا بە چەندەیە کاتی خۆی وتڵم ئابا بە 400 دینارە هەزەلامەکە خۆی بۆ منی گێڕاوە ئەمە بە 400 دینار وەڵان ئەمە من بۆ دیاریمە ئێمە کەمە ئەو خۆ وتی من هی 700 دیناریشم هەیە ئەتی وتی ئەوەمێ چوو هەرێکێکی لە دوکانەکە بە هەر عینی ئەوە هەر عینی ئەوەی دایە وتی ئەمە 700 دینارەکەشی 400 دیناریەکە بوو جا بە حەقەت ئەمە یعنی ئەمە گوناهە
ئەمە هەڵخەڵەتاندنە پێغەمبەری خوا فەرمی ئەوان نە هەڵخەڵەتێنرە نە ئەوە پیشەی ئێمەیە و نە ڕەویە ئێمەیە کە خەڵخەڵ بەخڵەتێنێ نە ئێمەی لەوانین تێگەجا لەبەرەوە ئەبێ مەسەر دووربین لەو بابەتە خراپانە بەڵکو ئەبێ مەسەرەن ئێمە بە ڕوحەیەکی پاکەوە و بە ڕوویەکی گەشەوە خلاصە شتەکان بە قیمەتی خۆی و بە نرخی خۆی بین بخێنە بازاڕەوە و بۆی خەڵک پێی شادمان بێ و خەڵک پێی مەسەرەن ئاشتەوایی دروستکا پێی و مامۆستا پێدوانییە کامە ئەو بازرگانانە ینی بە مبارەکەی کۆمەڵێک یان بەشێک لە دەسەڵاتداران بتوانن ئەمە بکەن وەگەرنا چۆن دەتوانن بەو شێوەیە کە خۆیان دەیانەوێ بازار بەرز و نزمی و ئەم لاولای پێ بکەن نەخۆیسە مەسەلەن ینی شەریعەتی ئیسلام ڕێڕەوی داناوە بۆ کابرای کە بڵێن کارگەیەک دروستەکات پێشێڵێ ئەم کارگە کە تۆ دروستەکەی ئەبێ ئەو شتانە ئاوا بفرۆشی ئاوا بفرۆشی هەنی کاربەدەستی مەسەلەن حەڵاڵخۆر کاربەدەستی مەسەلەن خۆلاسە کە دادپەروەربێ ئاو هایە بەڵام کاربەدەستێک کە دادپەروەر نەبێ هەر گیرفانی خۆی پڕبێ هەر ئەوە مەبەسێتی ئیتر مەوزوع مەسەلەن گرانی و هەردانیوانەی مەبلا مەبەزێ مەبەستی ئەوەیە کە مەسەلە شتەکە بە قیمەتێ بفرۆشی یا خەڵقی پێڵ بخەڵەتێنرێ ئیتر پارە بشەرێکی فانی ئەوە هیچ مشکلەی نییە جا احتیمالی هەیە هەندێک لەو بازرگانانە محتەمەلە مەسەلەن یەکێک لەم مەسئولینانە مەسەل لەگەڵ یابن خۆلاسە هەنێ بابەت لەگەڵ یابن احتیمالات هەیە بۆ ئەوەش بەڵام زۆرتی بازرگانان لەم مەسائلە بچووکانە بارەکان ئەو نەقوز نییە کە تا مەسئولی گەورە لە پشتیان بێ مامۆستا چاودێرینەکردنی بازار یعنی ئەوەی کە پێدەگوترێ بازاری ئازاد بەڵام بازاری ئازادەوە نییە بە کەیفی خۆشت بفرۆشی ینی کە نایەن لێ ناوە بازاری ئازاد یان با بڵین جۆرێک لە بازاری فەوزایە ئەمە بەهۆی ئەوە نییە کە حکوومەت چاودێری ناکە هیچ ڕقابەیەکی نیان گوێ پێنەدانی دەسەڵاتە بۆی کە ئەم دۆخە ئاوای لێبێ تەبعاً ئەمە خۆی پێش هەمووشتی حکوومەت کاربەدەستانی کات بەرپرسیارن لەم گرانیە بەرپرسیارن لە شتی ئەوەی کە کابراشتی باشێن یا شتی خراپ ببێنێ یان شتێکە مودەکەی بەسەر چووە حکوومەت بە حەقەت بەرپرسیارە ئیتر هەر یەکەی بە شێوازی خۆی هەر کەناڵەی شتێک مەثەن بەرپرسیارە لێی مەسەلەن دائیرەی بڵێن خەسەخانە بەرپرسیارە لەو شتە خوادەمەنیەکان کە کاتی بەسەر چوو بێ لێی و مەثەلەن دائیرەی زەراعان بەرپرسیارە لە هەندێک بابەتی تر کە دێتە وڵاتەوە و هەروەها بۆکو بڵێن فەواکی و میوەهات و هەندێک بابەتی تر بەرپرسیارە مەثەن لە قەزایی بڵێن محافەزە و یا قایمقامیل لە گرانی هەندێک بابەت کە پەیوەندی بەوانەوە هەیە جا بە حەقەت ئەبێ ئەم کاناڵانی حکوومەتە هەر یەکەیان بە پرسیاری خۆیان مەثەن بخەنە کار بۆ ئەوەی کەوا مەثەن شت گران نەبێ و باری هەرزانی لە وڵاتەکەمانە مامۆستا باری گرانی گرانکردنی کەلوپەل و شمەک سەرڕایەوەی حەڵاڵە یان حرامە هەر بۆ خۆی جۆرێک لە نائەمنی بۆ خەڵک دروست ناکە بۆی خەڵک بنمونە لەوانەیە دزی بکە لەوانەیە پەنابەرێتە بەر چەندان شێوازی نایەسایی ناشەرعی نادروست بۆ پەیداکردنی ئەو کەلوپەلانی دەیەوێت لە کاتێکدا بەڕێ ئاساییەکە دەستی ناکەوی یان تەنگ دەست دەبێ یان شتێکی کەمی هەیە بەڵام ناتوانێت ئەو پێویستێکە و چاوەڕێ دەکە بەردەستیکە بە حەقەت ینی هەندێک جاری وا هەیە مەسەلەن کە ئەوە گرانی ئەکرێتە بازاڕەوە ئیتر لە هەموو مڕووەکانیەوە مەسەلە خەڵقانێکن پارەیان پێ نییە مەسەلە قەرز ناتوان کەسی قەرزیان ناداتێ مەسەلەن پەنابەنە بەر دزی یا پەنابەنە بەر چەتەیی مەسەلەن هەندێک خەڵق بیستومە مناڵی پچکۆلەی بەدەستەوە بووە لە دواوە گوارەی پچکۆ لە گویا بۆ گوارەکەی ئاوا هەڵ پشتەوە گوێکشی داقلیشان و ڕای کردو ڕۆشتووە گوارەکەیشی بردووە یعنی مەسەلەن ئەوە لەبەر چییە لەبەر بێپارەیی و بێتواناییە ئەو کە بەڵام کابرا ئەگەر مەثەلەن شتەکە هەرزان بێ بتوانێ بیکڕێ کابراش مەثەلەن ناچێتە بەر ئەو بابانە بچێت دزی بکە یا بچێ مەثەلەن هەنێ بابەتی ترکە کە خوا پێی ناخۆش بێت زۆر باشە مامۆستاجان احتیکار گرانی بازار بەڕاست ینی خۆشیەکانی جەژن بە تێکڕایی لە هەموو بوارەکانەوە لە هەموو بوارەکانەوە تێشی نادا لە ڕووی دەرونیەوە لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەکانەوە دەڕووی ناهاوسەنجی لە کڕین و فرۆشتنە احتیکار مەثەلەن ینی شت زۆر دروستەکە
مثلا گرای ناو خەڵقا دروستەکە، مثلا ڕق و کینە ناو خەڵقا دروستەکە، بێئولفەتی و بێهۆگری لە ناو خەڵقا دروستەکە، محیبەت لە ناو خەڵقا دوورە خاتەوە، بەڵکو بەپێچەوانەوە ڕق و قینە دڵی خەڵقا دروستەکە. جا لەبەر ئەوە چونکە مثلا کابرا کە شتێکی خسوتە مەخزنەکەی و ناهێنێتە دەرەوە بیخاتە بازاڕەوە، ئەوە ینی مثلا خەڵق ڕقی لێ داگرسێ لە کابرا، یان لەوانەیە مثلا ڕۆژێ بچن بۆی لێدانشێ دروست بێ و دوایی فیتنە بکەوێتەوە کوشتنی تیا دروست بێ. یعنی هەموو ئەم شتانە یەتە بەرەوە. جا بەڕاستی وەکو باسمان کرد لە ئەوڵەوە ئیسلام کە ئەم شریعەتی ئیسلام هاتووە بۆ هاتووە کە ئولفەت و محیبەت و خۆشەویستی و تەعاملی چاک لەگەڵ یەکان بڵاو کاتەوە بۆ هاتووە کە ئەوەمان بۆ مەسەر ڕۆشن کاتەوە ئەومان بۆ پیادە بکە و پیادەشی کردۆ بۆمان. بەڵام ئیسلامە فەرمی ئاوا بکەن باشە، ئاوا بڕۆن چاکە، بەم شێوازە بن باشە کە تۆ نەیکەیت ئێتر مەسەر خەتاکە لە ئیسلام و نییە، خەتاکە لە خۆمانەیە. جا لەبەرەوە ئەبێ ئێمە خۆمان ئەو قانون و یاسایی قورئان و فەرمایشتەکانی پێغەمبەری ئیسلامە ببین حرف بە حرف پیت بە پیت لە خۆمانە تەطبیق و دابینی بکەین بۆ ئەوەی کەوا خۆمان و میلەتمان بە شێوازێکی باش بڕۆین بڕێەوە. ئێمە ئەگەر وا بووین ئیتر بە حەقەت نە ئاژاوە ئەبێ، نە فیتنە ئەبێ، نە کەس فەقیرە بێ، نە کەس هەژارە بێ. ئێستا مەسەلەن بابی زەکات، ئیسلام زەکاتی بۆ داناوە، لەبەرەوە زەکات ئیسلام کە دایناوە هەتاکو فەقیر و هەژار بە فەقیر و هەژاری نەمێننەوە، لەبەرەوەی مڵک و سامان هەموو خەڵک تێدا مشتەرەک بێ. لەبەرەوە مەسەلەن خەڵقی هەز نەکا بە فەقیری و بە هەژاری خۆی و ئەمانە تۆ لەم لاوە مەسەلەن ماڵ و مناڵی تێر بێ، بەڵام لەو لاوە خەڵقی داوسێ برسی بێ، ئاخر ئەمەش معنای ئینصاف نییە بۆ تۆ باقی چێکە مەسەلەن پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئێوە کە شش دەکران لێنە ئاوی زۆر تێ بکەن بەشی دراوسێکەتان برن، بەشی ئەو دراوسێ برن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژێکە باسی ئەمەیە کرد بۆ خەڵقی ئێوە لە کاتێکی ئاوا مەسەلەن کە خەڵق بێدەسە و بێدە سەڵات و ئەمانە ئەگەر ئێوە شتێکتان بوو زیادەی تێ بکەن بۆ بەشی دراوسەکەتان بەرن. جایەکی لە ئەسحابە فەرمێ شتێکمان لێنا ئێوارە خێزانەکەم لێ نابوو، دوایی ئێمە نیۆڕۆ تێرمان خواردوتم ئەم ئێوارە برسیمان نییە، بابێ ماڵ دراوسەکەمان هیچی نییە. بدی بۆ دراوسێکەیان ئەو دیت وەڵای ئێمە هینمان خواردووە نیۆڕۆ، ئێستا بابێن بۆ دراوسەکەیت ئەوەی برا 11 ماڵگەڕا و هاتووە ماڵی یەکەم تێگی. لەبەرەوە یعنی ئاوها یعنی زۆر دڵکراون بەرامبەر یەکترین. ئەبێ یعنی خەڵقی بەرامبەر مەسەلەن موسڵمانان بۆ بەرامبەر یەکتر ئەبێ باش بجا. لێرە من یەک لەطیفەت بۆ باس دەکەم. بڵێ سەفەرێک دوو برا بوون، دوو برا هەر لەم شارەی ئێمە تێگەی. ئەم دوو برایە یەکێکیان زۆر دەوڵەمەند بوو، یەکیان زۆر فەقیر و هیچی نەبوو. ئەم برا دەوڵەمەندیە نەهات شتێک بابە برا فەقیرەکەی هیچ نە جلێک نە بەرگێک نە پارەیەک نەهی، ئەم زۆر دەوڵەمەندی بەشی خەڵکی تر ئێدا، بەڵام بەشی براکەی نەیەدا. ئەوش خێزان و مناڵی هەبوو، ژنی هەبوو، مناڵی هەبوو. ئەمجا وەختی ئەم برا دەوڵەمەندە نییە ئەچوە دەرەوە مەسەلەن دەرەوە گۆشتیانە برد و کەبابیانە برد و خلاصە تەرتیبات و ئاهاتەوە لە حەوشەکەیتر دیوارێکی بچووک بەینیان بوو. ئەیوو ئەمڕۆ ئاوا گۆشتمان برژان و ئاوا کەبابمان برژان و ئاوا گۆشتمان بۆ ئەزیەتدانی دەرونی براکەی کە تۆ ئەڵێ وەکو کابرا ئەڵێ کە تۆ زەرەر نییە قازانج نییە زیانت بۆ هەیە، کە تۆ یارمەتی نادەی بۆ دڵیشی ئەسەوسێنیتەوە ئاوا بشوازە ئەزیەتیە دەی. ئەلێ و مناڵەکانی دەستیانە کرد بە گریان، ژنەکەی دەستی کرد بە گریان کە ئێمە نیمان ئاویشمان نییە، خواردنمان نییە، برنجمان نییە، چیمان نییە، کەشی ئەوی ئاوا شوازێ. بەڵام سبحان الله یعنی بڕوانە عەزەمەتی قادیر. ئەڵێ خوای گەورە و میهرەبان ئەو پیاوەی وا لێ کرد فەقیر بوو، ئەم چوە شوێنی ئەو هاتە شوێنی ئەم دەوڵەمەند بوو، ئەم فەقیر و دوای ئەموتی من ئەوکو ئەو ناکەم. هەڵسا لەو ماڵەی خۆی بەشداری ئەو یەکرد، یارمەتی ئەدا، کۆمەکی پێکرد. ئەوە خوای گەورە و میهرەبان ئەوە ئاوا نیەت و نهادی خراپ بوو، بۆیە خوا ئاوای دێکرد. منیش گەر خراپ بم ئاوام لێ دێتەوە. بەسەری ئەومان. جا بەڕاستی ماڵ بۆ ئەوەیە کە تۆ دەستگیری خەڵکی پێ بکەی، یارمەتی خەڵکی پێ بدەی، کۆمەکی خەڵکی پێ بکەی. ئەجا مەسەلەن خەڵکی هەژار بەسەرکەیتەوە. جا بەتایبەتی لەم ڕۆژی جەژنەیە ئەبێ ئێمە ئاگامان لە فەقیر بێ، ئاگامان لە هەژار بێ، بداین کێ فەقیرە کێ هەژارە، کۆمەکی پێ بکەین، یارمەتی بدەین بۆ ئەوەی خەڵکی لەو هەژارەیە بێن هەز نەکا بە فەقیر و بە هەژاری. مامۆستا ئیسلام ئەو هەموو باسی حرامەتی و قەدەغی احتیکار و باسی گرانی ینی قەدەغەبوونی گرانی و ناڕێکی گرانی و نادروستی گرانی، بەڵام دەمەوێت پێم بڵێ کە ئەمە لەگەڵ مێژووی ئیسلامیە لەکوێ ینی کاتێک جەژن دێ یەکسەر لە کێوە سەری هەڵداوە کە جەژن دێ گرانیشی بەدووادا بێ. ئەمە پەیوەندی بە فترێکی زەمەنی دیاریکراوە یان ئەمە لەوە تا مرۆڤ هەیە ئەم حاڵەتە حاڵەتێکی تەندروستە کە مرۆڤەکان پێویستیان بەشت دەبێ
کۆمەڵێک لە سەریان گران دەکەن. ئەمە بەحەقەت ئەم مەوزوعەکە بێ هەر لە کوردستانی ئێمەدا هەیە بۆ شوازە مەسەلەن گرانی دروستکەن و ئەو تەرتیبان دروستکەن لە ڕۆژی جەژنە بۆی کە مەسەلەن تڕیج بە ماڵی خۆیان بدەن و خۆیانی پێ دەوڵەمەندکەن ئەمە لە وڵاتی بەڵام مساوی کە من متابعەم کردبێ لە وڵاتە عەرەبیەکانی لە بەشێک لە وڵاتە عەرەبیەکاندا بنمونە وڵاتی میسر یەکێک لە وڵاتانی میسر ینی نووسەرەکانیان مەقالات دەنووسن لەسەرەوە ماڵپەڕەکانیان بابەت بڵاو دەکەنەوە لەسەر ئەمە قسە دەکەن کە بڕاستی گرانی خۆشی و ئارامی بەشێکی زۆر لە خێزانەکانی میسری تێکداوە بنمونە وڵاتی میسر وەربگرین ئەزانین چۆن مەسەڵەن ئێستا لە میسر یاخود مەڵێن لە وڵاتێکی تر لە وڵاتێکی تر لە سودان لە وڵاتانە فەقیری زۆرە فەقیری زۆرتر تا دەوڵەمەندی مەسەڵەن لەبەر ئەوە کە فەقیری تیا زۆرە فەقیرەکە زۆر هەوڵ نادا یعنی مەسەڵەن شتی باش و شتی فاخیر و شتی تەرتیبات کا بۆ خۆی یعنی مەسەڵەن شتە ئەگەر بەچین بوو ناچێ قەرزکا و بیکڕێ و خاتە ژێر قەرزەوە یعنی ئەگەر بۆی کڕایکڕ نەیکڕا ئەچێتەوە ماڵی خۆی دادەنیشە و زۆرگە ناتێت بەڵام لەوێ دەوڵەمەندەکە شەر فەقیرە تێگە ئێستا مەسەڵەن ئێمە لە کوردستانی ئێرانە بووین لە ئێرانە زۆر هین ناکرێ بەم بابەتی ئەوەی کە ئێمە لە کوردستانی ئەمە ئاکرێ یعنی پێدا و ئیسراف و ینی زیادەڕۆی و زۆر بەس لەم کوردستان ئەمە پێویستە بە کوردستانی ئێمە هەیە بەڕاستی ئەوەی کە من زۆر وڵات گەڕاوم مەسەلەن حتا بڵێن لە وڵاتی عەرەبیەوە و لە مثلا لا يعني لوڵاتی عربی و حتا بڕۆ بە ئوروپا و ئاسیا و شەرقی ئاسیا ئەمانە زۆر گەڕاوم لە جەژنەکانە ئەوەی کە لەم کوردستانی خۆم بینی و لە کوردستان لە وڵاتەکانی ترا نەمبینیەوە بەم شێوازە نییە مثلا لە وڵاتانی ترا هەندێک وڵات مثلا لە گەڕێکێکە ئەگەر مثلا کۆمەڵێک خەڵکە بن فەقیر بن سندوقێکیان داناوە لەو ڕۆژە پێجەژنە ئاسید کۆمەکی و یارمەتیان بۆ ئەبن بۆی کە ئەوانیش بەشداری خۆشی جەژن بن خۆشی و بەشداری مثلا ئەو یاسا و ڕێسایە بن کە خەڵقەکەی تیا ئەژین و خەڵقەکە تایە بەهرەمەندن جا لەبەرەوە ئەمە بە تایبەتی لە کوردستانی ئێمە ئەم مەوزوع هەیە وإلا مثلا لە شوێنەکانی تر نییە مثلا لە ئێرانە بوون ئێران بە حەقەت وان نییە مثلا ئیتیمام و گرنگی بن بە جەژن و بابەتی جەژن و ڕازانەوەی جەژن و ئەمانە نییە بەو شێوازە حتا یعنی مثلا ئەم قوربانیانەی کە لێرەیەکە لەوێ هەر نییە کەم زۆر کەمە لەبەرەوە ینی لەبەر چییە ینی شتەکە بە سادەیی لە ناو شتەکانە گەورە بوون گرنگەوەی ماهیەتی جەژن ون نەکەی زۆر باشە مامۆستا گرانی بۆ خۆی احتیکار گرانی خۆستنەوەی بازار استیغلالی بازار هەموو ئەمانە بۆ خۆی سلبیاتی زیاترە بە شێوەیەکی گشتی یان ئیجابیاتی زیاترە گرانی لە هەڵوڵاتێکە دابخری ئەو وڵاتە بەرەوفوتانە ڕوە معنای سلبیاتی زیادە سلبیاتی زۆرە جا لەبەرەوە هەر شوێنێک کە گرانی تیا بوو بەڕاستی ئەو شوێنە شوێنێکی مەشئوم و خراپە بە شوێنی یعنی مثلا بڕۆت ماشایەکە لە یعنی لە فقی ئیسلامیە بازەکە لە شوێنێک کە گرانی تیا بوو ئەو شوێنە بە شوێنێکی شوم دانرێ یعنی مثلا حتا یعنی لە ناو خەڵقا ئەڵێ کاکە نەچینە فڵانە بازار شتی زۆر گرانە ئەو شوێنە شعبی و شتی لێ هەرزانترە یعنی خەڵکەکە یعنی ئەو شوێنانەی کە حتا شتی تیا گران بێ بە شوێنی شومی دادەنێن بە شوێنی خراپی دادەن شوێنی دەوڵەمەندەکان شوێنی خوا پێداوەکان ئێمە ناچین اینجا باوەڕەکەی ئەوانەیش ینی هەتا یعنی چەند لە حەزاتێکە یعنی بەرنامەیان ئەبێ لە دواییە بەرنامەیان ێتە کاسیدی و بەرەو دواچوون یعنی مثلا بەرەو دواوە دێت هینەکان ئەویش تا سەر نابێت هەر گڕۆگفێکە دێ و دەڕوا لە دواییە تێگەشکێت جا لەبەرەوە ئێمە وەسیەت و ئامۆژگاریمان بۆ بازرگانان ئەوەیە کە بە تایبەتی لە ڕۆی جەژنە هەرزایی دابخەن یعنی مثلا شتەکان بە قیمەتی خۆی بفرۆشن و ئەگەر مثلا هەندێک کەس کە دەوڵەمەندی تەتبیعاتەکە پێ با لە شتانەی کە ئەیفرۆشن لە خوار قیمەتەکەی خۆیەوە بیفرۆشن حتا ئاگەزاریشکن لە خوارەوە بیفرۆشن خێریان نەگاتی و خۆی گەورە و میهرەبان بە چاکرین شێوە ئەخاتەوە شوێنیان بەرەکەشی دەخاتە کڕین و فرۆشتن و کەسابەتەکەیان جا لەبەرەوەی ئێمە بینیمان ئەوانەی کە مثلا بە شێوازێکی دڵفراوانی معاملەیان کردووە و مثلا شتیان بە قیمەتی خۆی فرۆشتووە خۆش باشی بۆ هێناوە خوا باشی بهێناوەتە بەرەوە بەڵام سبحان الله ئەوانەی کە هەلپەرست بوون و ویسویانە هەل بقۆدە و شت بەگران بفرۆشن ئیلا خوا ڕۆژێک بە تەوقی سەر و داونی بە ئەرزە فەقیری کردوون هەژاری کردوون بوونەتە قەرزارێکی وە کە لە ژێری دەرناچن بەڵێ
زۆر سپاس بۆ مامۆستای ئازیز و خۆشەویست مامۆستا مەحموودی ئازادی زانای ئاینی کە لە تەورەی ئەمڕۆ جەژن و گرانی بازار لە بەرنامی باسوخواز لەگەڵمان بووی زۆر سپاس دەکەین مادوومان کردی. ئێمە زۆر سپاسی جەنابتان بەڵکو زۆر خۆشحاڵ بووم و داواکەم دەخوای گەورە و میێرەبان کە ئێوەی لە کارەکانتانە سەرکەوتوو بوون و سوپاسی هەرە موتانەکەم یەکێ بە یەکەتە. زۆر سپاس مامۆستاجان. بینەرانی ئازیز و خۆشەویست بینەران و بیسەران سپاس بۆ ئێوەش کە لە بەرنامەی ئەمڕۆی باسوخواز لەگەڵ ئێمە بوون. هەمیشە شاد و خۆشحاڵ و کامەران بن. ئینشاءڵڵا هەرمومان بەرەو جەژنێکی خۆش و ئارام و پڕ لە بەختەوەری دەڕۆین. خوای گەورە ئاگاداری هەموو لایەک بێت. خواتان لەگەڵ.